کراوە بۆ پەرلەمان بەڵام پەرلەمان یەک کۆبوونەوەی کردووە نەیکردووەتە دوو و کە پەرلەمانیش کارانە بوو بە تەکید حکوومەتیش تەشکیل نابێ حکوومەت هەر کار بەڕێکەرە و پەرلەمانیش بۆ خۆی دانیشتووە برادرانی پارتی وێچێتیش هەردووکیان ئەو جۆرە کۆڕ و مناسبەتانە ساز دەکەن ئەم ساڵیش و ساڵانی دیکەش و زۆریش داکۆچی دەکەن لەسەرەوەی کە پێویستە دۆخی ناهەمواری هەرێمی کوردستان چارەسەر بکرێ بەڵام دۆخەکە نەک هەر چارەسەر ناکرێت بەڵکۆی من دەیبینم ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتریش دەچێت لە ڕاستیدا ئەوەی کە خراپتریشی دەکا لەلایەکەوە هەردوو لایەنی حکومڕانن بەڵام دیسان پێم وایە حکوومەتی فیدراڵیش بێخەتا نییە کە ئاوا لە دۆخی هەرێمی کوردستان و ڕاماوە و خەڵک و جەماوەریش دیسان پشک و بەشیان هەیە لە کەم تەرخەمی و لێ بێدەنجیاندا جاوەکو گوتم دۆخەکە من وای دەبینم کە شتێکی حاڵەتێکی خراپە و ئەگەر جاران تەنیا هەڕەشە هەبووە لەسەر هەندێک لە دەستکەوت و شتەکان ئێستا وای دەبینم هەڕەشە هەیە لەسەر خودی هەرێم هەرێمی کوردستان بۆ خۆی لە مەعرەزی خەتەردایە کە هەمومان بە بەرچاوی هەمومان و ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەپوچێتەوە بێهێز و پێس دەبێ و خەڵک و دەر و دراوسێش زیاتر لە هەرێم و لە کاربەدەستانی هەرێم بێمنەت دەبن مامۆستا بەڕێز لە ماوەی ڕابردوودا وەکو هەمومان بینیمان شەڕێکی گەورە ڕۆی لە ناوچەکە کرد شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بوو بە دۆخێکی جیاواز بۆ ڕۆژات ناوڕاست بە شێوازە گشتەکەی یعنی ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان ئێستا لە ناوەندە نەودەوڵەتەکانیش جۆرەکان بە شێوازێکی ئەوە سەیرەکرێت کە هەژدە مانگ تێپەڕیوە نەیتوانێت حکوومەت دروستکە یان بەلایەنێکم وەکو بەڕێز دووتت پەرلەمان کۆ نەبێتەوە ئەمە وای کردووە کە ڕەنگە دوێنێش لە بەشێک لە پانەڵەکانە باس کرا لە وتارەکەی بەڕێز کاک باڤڵا باس کرا کە پێویستی بەوە کرا جۆرێکی تر بیرکردنەوە لە شێوازی مامەڵەکردن بۆ دۆزینەوەی چارەسەر بکرێتەوە یعنی بە بڕای بەڕێزت ئەم دۆخە چۆن ئەتوانێت درێژە بکێشێت لە کاتێکا کە وابزانم هەموو حیزبەکان نێتە جۆرەکان نیگەران لە دۆخەکە بەڵێ وڵای دکتۆر مؤمین ئەگەر باس بینە سەرباسی چارەسەر من بیر و بۆچوونی خۆم چەند خاڵێکدا دەخەمەڕ بەڵام هەروە وەکو ئاماژەیەکی کورت بەو شەڕە داسەپێنراوەی ئەمریکا و قەوارەی زایۆنی بەسەر ئێراندا هەر دۆخی ناوچەکە بە خۆی بارگرژی هەبوو ئاڵۆز بوو زیاتر ئاڵۆز و بارگرژی کرد و خۆشیان زەرەری زۆریان لێ کرد من پێم وایە زەرمەندی گەورە لەو شەڕە داسەپێنراوەدا هەر ئەوە بوو خۆیان بوون کە دایان سەپاند بە تەکید ئێرانیش زیانی پێکەوت و ئێمەمانانیش لە هەرێمی کوردستاندا کەم و زۆر پڕشی ئاگرەکەمان بەرکەوت هەردوو دەبەری ئێرە و ئەولا بەڵام ئەمریکا و قەواری زایۆنی زیانی زۆریان بەرکەوت کە بە خەیاڵ پڵاوی ئەوەی کە ئەوانەگە دوو زەبریان لە ئێراندا خەڵک ڕادەپەڕێ و کۆتایی پێدێنێ بەڵام بە پێچەوانەوە خەڵکی ئێران زیاتر لە دەوری حکوومەتەکەی خۆیان کۆبوونەوە و زیاتر باوەشیان بۆ گرتەوە ئەوەش پێچەوانەی ئەوە بوو کە ئەمریکا و جوولەکە بیریان لێکردبەوە بۆی ئەوانە پێویستە دەرسی لێوەربگرن جارێکی دی بۆ مامەڵە لەگەڵ خەڵک و دنیادا دیڕاسەی باشتریان هەبێ لێکۆڵینەوەی قوڵتریان هەبێ لەبارەی ژیانی میلەتان و زۆری بیرکردنەوەیان و پاشخانی دەرونی و سیاسی و کۆمەڵایەتیان ئەوە یەک بەنسبەت چارەسەری ئەم دۆخە من پێم وایە هەنگاوی یەکەم ئەوەیە زۆر بەڕوونی و ڕاشکاوی دێڵێم ئەوە زۆریش بە دڵسۆزی دێڵێم یعنی من بۆیە دانەنیشتوم نە خەڵک ناومێت بکەم نە شەماتە بە خەڵک بکەم شەماتەوەی کەسێک بەڵایەکی بەسەر هات بێت تۆش خۆشحاڵی دەرببڕی چۆ پێچەوانی جوامێریە و هەرچی سیفەتی خراپیشە لە ئینسانی مسلمان ناوەشێتەوە و بۆ ئێوەش دانەنیشتوم کە خەڵک ڕەشبین کەم بەڕاستی و خەڵک ناومێت کەم بەڵام دەبێ پەنجەش بخەینە سەر برینەکان دەبێ بەڕون و ڕاشکاوی شتەکان بڵێن چونکە وەکو عەرەب دەڵێن فەهم السؤال نصف الجواب ئەگەر نەزانین
لە پرسیارەکە تێنەگەی وەڵامەکەشت بۆ نادرێتەوە. من پێم وایە هەنگاوی یەکەم ئەوەیە هەموو لایەک من هەر چاوم لە پارتی وێچێتی نییە، چکە ئەم وڵاتە تەنیا پارتی وێچێتی تێدا نییە وەکو لایەنی سیاسی، بەڵکو خەڵکێکی زۆر زیاتر لەوەی کە لەگەڵ پارتی وێچێتی و لەگەڵ لایەنەکانیشە لە ماڵی خۆیەتی خەڵک و هاوڵاتیە. ئێمە زۆر زار هەر بیر دەکەین و لەوەی چۆن پارتی وێچێتی چۆن پێک بێنەوە، چۆن ئاژ بنەوە، کە دەبوو ئەوان بێن دەست پێشخەری بکەن بۆ خەڵک. بەڵام بە هەر حاڵ من پێم وایە دەبێت هەموو لایەک عەقڵیەتی حوکمڕانی خۆمان بگۆڕین، جۆری بیرکردنەوەمان بۆ حوکمڕانی. ئایا ئەوەی ئێمە دەیکەین حوکمڕانیە؟ ئایا بەو شێوە وڵات بەڕێوە دەچێ و ئیدارە دەدرێ؟ بەتاکید نەخێر. ئەم وڵاتە پڕە لە خێر و بێر، کەچی تەماشا دەکەی خەڵکێکی زۆر برسیە و ئاتاژە و محتاجە و وەکو کوردەواری دەڵێن سواڵی پێدەشێ، لە خانووی بەکرێ داوێ نەخۆشە و خۆی پێچارە سەر ناکرێ، خەڵکێکی زۆر لەو خەڵک و جەماوەرە. بۆیە دەبێت عەقڵیەتی ئیدارەدان و حوکمڕانیمان بگۆڕین و دەبێت نەفسیەتیشمان بگۆڕین. ڕێک وەکو ئاەتە مبارەکەکەی خوا دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. خوا واقع هیچ کۆمەلگایەک ناگۆڕێت تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن، دەرونی خۆمان وەتە بیرکردنەوەمان، هەست و نەست و دەروونمان و ئاکارەکانمان دەبێت ئەوانە بگۆڕین. واقع ڕەنگدانەوەی خۆمانە. پێش هەموو شتێک دەبێت ئەوانەی کە حوکمڕانن لەم وڵاتەدا پێشە بێمە سەرباسی ئەوان، دەبێت لەو کەوڵە بچووکەی خۆیان تێخەزاندووە، لەو قاوەغە بچووکە، قاوغی هەر شتێکەیە، حیزبە، گروپە، چێ لێی بێنە دەر. حوکمڕانی بە عەقڵی فراوان و بە دڵی گەورە و بە ئەخلاقی گەورە دەکرێت. هەر کەسێک بێوێ بەرپرسی وڵاتێک بێ دەبێت بەقەدەر خەڵکی هەموو وڵاتەکە عەقڵی فراوان بێ، دڵی گەورە بێ، ئەخلاقی گەورە بێ، گرنگی پێدانی گەورە بێ، نەک هەر خۆی ببینێ، نەک هەر خۆی و بەرژەوەندیەکانی خۆی و حیزب و خزم ببینێ. بەو شێوە وڵات بەڕێوە ناچێ. پاشان پێویستە چیدی ئەوە نەکەین هەر کامێکیان بگەڕێ بۆ چ و شەو تەعبیرێک تەڕەفەکەی دەکە پێ ناڕەحەت دەبێ. یعنی ئێستا دەست پێشخەری هەبووە بۆ ئاشتەوایی و بۆ پێکۆ دانیشتن و ئەوانە کەچی تەماشا دەکەم بەتایبەت هەردوو لایەنی حوکمڕان دەگەڕێن بۆ تەعبیری ناڕێک، بۆ تەعبیری بریندارکەر. بۆچی وا دەکەن؟ یعنی بۆچی بەدەستی خۆتان ماڵی خۆتان کاول دەکەن وەکو خوا دەفەرمێ یخربون بیوتهم بئیدیهم؟ بۆچی؟ ئەم وڵاتە خەڵکی ئەم وڵاتە چاوەڕێ بزانێ حوکمڕانەکانی چی بۆ دەکەن. کەسی حوکمڕانەکانی هەر خەریکی گورس بچڕچێنە و شەڕ دەندووکە و قسەی ناشیرین بن لەگەڵ یەکدی، ئەمجا دوایش بێن کاکەم هەرێم بۆ وایە خەتای بەغدایە، خەتای حکوومەتی فیدراڵە، خەتای ئێران و تورکیایە، خەتای ئەمریکایە. نا، خەتای خۆتە، خەتای خۆتە. تۆ بۆ خۆت وات کردووە ئەگەر فەرزەن کەسێکیش ناحەزی تۆ بێ زەمینەی بۆ بڕەخسێ زیاتر زیانت لێ بدە. لە ڕێی درز و کەلێنەکانی خۆمانەوە ئەوانەی کە ناحەزمانە زەفەرمان پێ دەبن. بۆیە پێویستە عەقڵیەت و نەفسیەت و شێوازی حوکمڕانی خۆمان بگۆڕین. ئەوە هەنگاوی یەکەمە. ئەنجا دوای ئەوە پێویستە هەموو لای خۆمان بە بەرپرسیار بزانین و هیچ کەس پێی وانە بێ ئەم وڵاتە تەنیا هی ئەوە. ئەم وڵاتە هی ماڵێک و دوو ماڵ و چەند ماڵێک نییە. ئەم وڵاتە هی حیزبێک و دوو حیزب نییە، هی هەموو ئەو خەڵکێک کە لەم وڵاتەدان. وەکو خوا دەفەرمی وەالئەڕض وەضەعها للئەنام، خوا زەوی داناوە بۆ خەڵک. دەبێت هەموومان لە خێر و بێری ئەم وڵاتەدا بەشدار بین و هەمووشمان لە بەرامبەریدا بەرپرسیارین. من وەکو عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری خۆم بە بەرپرسیار دەزانم بە بەرامبەر بە هەرێمی کوردستان، بەڵام خۆم بە بەرپرسیار دەزانم بۆ چارەسەرکردنی کێشەکانی، نەک خۆم بە بەرپرسیار بزانم بۆ ئەوەی کە بەسەری هاتووە. ئەوەی بەسەری هاتووە ئەوانە بەسەریان هێناوە کە بۆ شێوەی ئیدارەیان داوە. زۆر باش. ماوەستا بچینە سەر چارەسەرەکان، ینی ڕوانگەی کۆمەڵی دادگەری، ڕوانگەی بەڕێزتان ڕەنگە لای خەڵک مابێتەوە هێشتا لە سەرەتای هەڵبژاردنەکەەوە لە دوای ڕاگەانیان جامەکەەوە، ینی هەندە ڕوویا هەبوویەوە تانوت ئەم حکوومەتە درەنگ تەشکیلە بێ یان تەشکیل نابێ یان جۆرەکان سەیتانە کرد. بایسە بینە سەر چارەسەرەکان. دوێنێش عەرزم کرد لە بەشێک لە پانێڵەکانە بە وردی باسیەوە کرا کە ئەبێ ڕوانگەیە بگۆڕین، ئەبێ بیرکردنەوەکانمان بگۆڕین. سەرنجی کۆمەڵی دادگەری، سەرنجی بەڕێز دەربارەی چارەسەر، دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم دۆخە چەقبەستووی هەرێمی کوردستان. بەڵێ، وەڵا هەنگاوی یەکەم وەکو گوتمەوەی کە عەقڵیەتی خۆمان بگۆڕین، لە کەوڵی و قاوغی تەسک بینە دەر بۆ فەزای فراوانی وڵات و نیشتیمان و خەڵک و کۆمەڵگا
و نفسێتی خۆمان بگۆڕین بە حقد و بغز و غەرەز و پێک و مامەڵە نەکەین هەر کامێک چاوەڕێ نەبێت تۆڵە لەوی دیکە بکاتەوە و منافەسە و پێشبڕکە نەکەین لە ئازاردانی یەکدیدا و پاشان خەڵک و جەماوەر ببینین یعنی زۆر جار حیزبەکان لە ئەنجامی منافەسە و گریسپە سەرچێنێنی و خۆیان ئاگان لە خەڵک هەر نامێنێ داخوا خەڵک ژیانی چۆنە خەڵک چۆن دەژی خەڵک چی هەیە چی نییە هەر لەگەڵ یەکدیدا خەریکن و پاشان من کە سەرنج دەدەم کێشەی هەردوو لایەنی حکومڕان زیاتر لەسەر بەرژەوەندی مادیەکانی خۆیانە لەسەر ئەوە نییە کە وەڵا کاکە تۆ باش خزمەتی خەڵکت نەکردووە من باشتر خزمەتی دەکەم وەڵا کاکە تۆ هەڵس و کەوتێکی هاوسەنگانت نەکردو من وا دەکەم هیچی لەسەرەوە نییە هە لەسەرەوەیە تۆ ئەوە بردو من ئەوەم ئەوەی منەوە ئەوەی تۆ ئاوایە هەنگاوی یەکەم گۆڕینی عەقڵیەت و نەفسیەت و شێوەی ئیدارەدانە هەنگاوی دووەمەوەیە کە لێک بینە پێش یعنی ئێستا کێ دەستی برادرانی پارتیوێکی تیگرتووە کە لێکدی بێنە پێش لێک بێنە پێش نەک بە قسەی ناڕێک بێنە پێش بە دڵسۆزی و پاشان بزانن کە ئەم وڵاتە تا ئێستا بەو شێوە هاتووە خەڵک وە نەبێ ڕازی بێ ڕەنگە هیچێ بڵێ کاکە ها خەڵک هەموو ڕازیە یا زۆربەی هەر زۆری ڕازیە کاکە وان نییە وەڵای ڕەنگە خەڵکێک ڕازی بێ کە بەهرەی ناشەرعی لەم واقعە ناڕێکە وەردەگرێ ئەگەر خەڵک تووڕەیە خەڵک بێزارە ئێمە لە نێو خەڵکی ڕەنگە برادران زۆریان لە بورج عاجی دابن ئەگان لێنەو خەڵک نەبێت دوێنێش سەرۆکی کێتی لێرە باسی وتی بڕۆن لە دەرەوە پرسیار بکەن لە خەڵک چەند بێزارڕەکە هەژار نشینەکان ئەو خەڵکانی کە نانی شەویان هەبی ڕۆژیان نێوش ئەو لە خەڵکان بڵێت کە لە خانی بەکرێدان کە نەخۆشن خۆیان پێچارەسەر ناکرێ کە قوتی لایەموتیانێت تۆ بچۆ لەوانە بپرسە بۆیە پێویستە زۆر بەجددی بیر لەوە بکەینەوە کە ئێمە بەتایبەت ئەوانەی کە وەکو گوتم کاربەدەست و حکومڕانن هەڵبەتە هەر ئەوانیش بەرپرسیار نین هەمووشمان بەرپرسیارین بەڵام ئەوان بە پلەی یەکەم پێویستە بزانن کە ئەم هەرێمە تا ئێستا ئاوە بەڕێوە چووە وەنیە حاڵەتێکی باش بێ و نەبێ خەڵک ڕازی بێ بەڵکو خەڵک زۆر بێزار و تووڕەیە خەڵک بۆچی خۆ پێشاندان ناکە ڕەنگە نائومێد بێ زۆر جار من دەزانم پزیشکەکان کاتکۆ خۆ پێشاندانیان کرد کەس هەر جوابی نەدانەوە مامۆستایان خۆ پێشاندانیان کرد جوابیان نەدانەوە قوتابیان خۆ پێشاندان دەکەن ئافرەتان یعنی زۆر لە چین و توێژەکان خۆ پێشاندانیان زۆر کردو زۆر ناڕزایان دەربڕیوە بە پێچەوانەی کولتور و عادەتی وڵاتانی دیکە لە وڵاتانی دیکە خەڵک خۆ پێشاندان دەکا ئەو وەزیرە ئەو حکوومەتە بەخۆی دادێتەوە دەڵێ بزانم خەڵک بۆ تووڕێ بۆ ناڕازیە بەڵام لێرە کەس گوێ ناداتە خەڵک خۆشمان بە حکوومەتی خەڵک دەزانین لافی دیموکراسی و حکومڕانی خەڵکیش لێ دەدەین بۆیە دەبێت لەوێەوە چارەسەر بکرێت و دوایش ئێمە بەنسبەت حکوومەتی فیدرالیش زۆر جارگەلیان لێ دەکەین بە تەکید ئەوانیش بەشی خۆیان خەتایان هەیە کە من کاتی خۆشی لەگەڵ جەنابی سوودانی کە سەرۆک وەزیران بوو دانیشتوم لەگەڵ سەرۆکی پەرلەمان گوتم کاکە هەرێمی کوردستانی بەشێکە لە عێراق بەشێکە لە عێراق ئێوە وەکو چۆن بەرامبەر بە خەڵکی باشوور و نێوەڕاستی عێراق بەرپرسیارن خەڵک موچەی خۆی پێدەگا لە کاتی خۆیدا و لە ئیمتیازەکانی حکوومەتداری ئێرەدا بەهرەمەندە خەڵکی هەرێمیش حەقی لەسەرتانە مافی لەسەرتانە پێویستە چاوتان ئەوانیش ببینێ و پاشان ئەگەرەوە گلەیتان لە پارتی وێچێتی هەیە خەڵکەکە بۆچی بازی سیاسەتی هەڵی پارتی وێچێتی بدا میکانیزمێک بدۆزنەوە خەڵک موچەی خۆی هەبێ ژیانی خۆی هەبێ و پاشان ئەگەر گلەیەکتان لە پارتی وێچێتی بچن لەگەڵ خۆیان دەچارەسەریکەن باجەکە بە خەڵک مەدەن ئەوانیش لە ڕاستیدا بەرپرسیارن و پێویستە چاو بە سیاست و شێوەی مامەڵی خۆیان لەگەڵ هەرێمی کوردستاندا بژێڕنەوە زۆر باش مامۆستا بەڕێز ڕەنگە کۆتا پرسیار بێ لە خزمەتی بەڕێز تا حەز دەکەم باس لەوە بکەین ئێستا جەناب دەزانی لە ماوەی ڕابردوودا ژمارە دەست پێشخەری هەبوون بۆ کۆبوونەوەی پارتی وێکێتی بۆ ئەوەی کە جۆرەکان بە دوای چارەسەرا بگەڕێن دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەم دۆخە چەک بەستووی هەرێمی کوردستان دوێنێش بەڕێز جێگری سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان لە پرێس کۆنفرانسەکە باسی کرد وتی ئێمە ئامادەین یعنی وەکو کێتی نیشتیمانی کوردستان ئەمان ئامادەی خۆیان ڕاگەاندووە بۆی کە بچنە ناو دانوستانەوە بچنە ناو بەڵام ئایا ئەم دەست پێشخەریانە پێویستی بە گەرمکردنەوەیەک هەیە یان وەکو وتێ کەناڵێکی تر بدۆزرێتەوە چ شتێک لای ئێوە گرنگە کە ئێستا ئیش لەسەر بکەن وەڵاهی من شتێک ئاگام لێ نەبێ قسەی لێ ناکەم من دەزانم هەر خەڵک پێی خۆشە دابنیشن و پێکەوە ئاشتی هەبێ و تەبایی هەبێ ئەوانە بەڵام ئاگام لێ نییە شتێک ئاگام لێ نەبێ قسەی لێ ناکەم ئەوە یەک دوو
من یەکشت بە تۆش و بە ڕێزانیش بڵێم بەوانش کە دەنگمان دەبیستن بناغەی تەبایی بریتێ لە دادگەری لە هەر شوێنە ویستە تەبایی ئاشتەوایی هەبێ دەبێت خەم لە ژێرخانەکەی بخۆی کە بریتێ لە دادگەری لە هەر شوێنە دادگەری هەبوو بێفەرق و جیاوی هەبوو خەڵک لە هەموو خێر و بێرەکاندا بەشدار بوون بە یەک چاو تەماشای کرا پێوەەر مرۆڤ بوون و هاوڵاتی بوون بوو نەک حیزبی بوون و ئەوانە ئەگەر پێوەەر و سەنجی مەحەک ئەوە بوو دادگەری هەبوو ئەو کاتە تەبایی و ئاشتەوایی کۆمەڵایەتی لەسەر بناغەی دادگەری دەچەسبێ بەتاکید قسەکە بە مزایدات تەواو نابێت کارەکە بە مزایدات تەواو نابێ لایەنێک بڵێ ئەومە ئامادەین بۆ هەموو شتێک بە قسە باش ئامادەی فەرموو فەرمووەرە چی شتەکەی لەسەر ئاڵقاوە لەسەری عاسێ بووە لای بەرن من لە یاد مەجارێک لەسەر شتێک کۆمەڵێک بووین هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کاگنی چیربانیش حضوری هەبوو شتێک بوو ئاڵقا بوو وڵا تەماشام کرد ینی نەدەگەیشتە چارەسەر وتم کاکە ئێمە وەکو کۆمەڵ ئەوە لێ چوونە دەرێ ئەومان ناوێ قەیناکە دی زۆر سپاسی ئێمەیان کرد و دەکتم فەرمووجە بە خۆتان پێک بێن دەخۆ ئێستا پارتیوێکێتی هیچ نەماوە لە وڵاتەدا بۆ خۆیان قۆرەخ نەکرد چمەوە یعنی ئەوە داهاتە ئەوە نەوتە ئەوە عەرزە ئەوە ئاسم هەموو شتێکیان بۆ خۆیان خۆرە کردووە ئێستا کاکە خۆ بۆ خۆتان بۆ پێک نایەن هەڵبەتە ناڵم پێک بێن لەسەر حیسابی خەڵک ناڵێم پێک بێن لەسەر حیسابی ئەوەی کە شتەکان هەر لە خۆتان دابێت چونکە ئەوە زوڵمە بەڵام وەرم پێک بێن لەسەر شێوەی ئیدارەدانی ئەم وڵاتە بە شێوەیەکی دادگەرانە بە شێوەیەکی وا کە خوا لێتان ڕازی بێ و خەڵک لێتان ڕازی بێ وەم پێشم وایە هەنگاوی یەکەم بۆ خەڵکی ئەم وڵاتەی ئێمە کە خواناس و مسلمان و خواپەرستن ئەوەی پێشە لەگەڵ خوادا ئاش بنەوە لەگەڵ ئیسلامدا ئاش بنەوە لەگەڵ پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام ئاش بنەوە من پێمە هەر کەسێک چاودێری خوا بەسەر خۆی ببینێ زوڵم لە خەڵک ناکا کردواری خۆمان دەڵێن لەو کەسە بترسێ کە لە خوا ناترسێ با پێشێ لەگەڵ خوادا ئاش بینەوە ئاشتەوایی لە خزمەت خوا و پێغەمبەری خوادا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئەمجا ئاور بەلای یەکدیدا بدەین و ئاور بەلای خەڵک و جەماوەردا مامدا دەینەوە زۆر زۆر سپاس مامۆستا بەڕێز سواز بۆ جەنابی شەرەفی کۆمەڵ دادگەری خۆشحاڵ بن کە سەلامەت بی دکتۆر مۆمن زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس